ئەوانەی لێرەن لە ئەوین لەو هیوایەدا بوون ئەم بارودۆخە نوێی ئێران دەرگای زیندان لەوان بکاتەوە، بەڵام نەک هەر ئاواتەکەیان نەهاتە دی، بەڵکو ڕەنگە سەدان کەسی دیکەش ئەو زیندانە ببێت بە بەشیان. ئەوین زیندانە بەد ناو سەرسەختەکەی تارانە. نارانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەڵێن هەر کەس لە دەرگاکانی چووە ژوورەوە مەحاڵە بێتە دەرەوە. ڕۆژی دووشەمە 23/6/2025 گورزێکی فڕۆکەکانی ئیسرائیل لە دیوارێکی زیندانەکەی ڕووخان، بەڵام ئەو گورزە نەک هەر نەبووە کەلێنێک بۆ دەربازبوونی ئەوانەی لە ژوورەوەن، بەڵکو ئێستا ڕۆژانە بەدەستە خەڵک لەوێ قایم دەکرێن. راپۆرتە ڕۆژنامەوانەکان دەڵێن بەم ڕۆژانەی دوایی چەندین کەس لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران لە ئەوین و باقی زیندانەکانی تر زیندانی کراون. میدیای فەرمیێران دانی بەوەدا ناوە تەنیا لە کرماشان 150 کەس دەستگیر کراون. هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەڵێن ئەمە نەریتی دەسەڵاتە و هەر کات فشارێکی دەکەوێتە سەر بە زیندانی و سێدارە خەڵک سەرکوت دەکات. دەژڵێن ڕۆژگاری ئەمڕۆ لە ڕۆژانی پاش کوژرانی ژینا ئەمینی و سەرهەڵدانی بزوتنەوەی ژن، ژیان، ئازادی دەچێت.